ئێستا ئێران محاولەکە ئێران شتێکی استراتیژی زۆر زەروریە هەموو کوردێگەمە بزانێ ئەوەی کە مەلیک حوسێن وتی هیلالی شیعی پێشتر ئێمە لە ئەرزی واقعا هەستمان پێکردبوو پێشەوەی ئەو بیڵێ ئێران خەتێکی استراتیژی ئەوێ بە کوردستانی ئێمە بە باشوورە تێبپەڕێ بگاتە سووریا شەڕەکانی نێوان یەکێتی و پارتی ئەم هەموو شەڕانەی کە ڕوویدا کە یەکێتی گەیشتە زارگەلی خەلیفانیش دوای شکستی هێناو هاتەوە دواوە تۆپەکانی ئێران تۆپچیەکان تۆپیانەنا لە کەس نەزانەوە ناوە هەولێرەوە ئێران ئەیەوێ لە سنە و کرماشانەوە بێتە سلێمانی بێتە هەولێر بچێتە قامیشلو یا بە مووسڵا بڕواتە حەسەکە ئەنجا لێوە لەگەڵ کوردی سووریایە لەگەڵ پەکەکە لەگەڵ حەشدی وەحشی لەگەڵ چەپیەکان لەگەڵ یەکێتی ئەیەوێ ئەم تەشکیلێ دروستکە و قاسم سلێمانی بڵێ ڕابەری هەمومان ئیمام خۆمێنی و فەرموو با بڕۆینە پێشەوە ئەوان بە تەکید هەر ڕەشەیەکی گەورە مەترسیەکی گەورە کە لە ڕێگایانەیان بربەستێکی گەورە لە ڕێگایانایە وجودی پارتی و هەولێرە بۆیە ئەوان بە هەموو شێوەیەک ئەیانەوێ ئەو خەتە استراتیژیەی سنە یان کرماشان سلەیمانی بۆ هەولێر بۆ مووسڵ و بۆ حەسەکە و گەیشتنی بە کۆبانی بۆوانی تر لەگەڵ ئەوانی ترە هەمویان یەک بگرن بە تەکید ئەمە خەتێکی استراتیژی ئێرانە